بەڵام وەرن تەماشای قائیدەکانی کوردکەن. ئێمە میلەتەکەمان لە جەژنی پێش ڕەمەزانەوە لە پێش جەژنی ڕەمەزانەوە ئەم میلەتە زەقەی چاوی دێ یەک موچەی وەرگرتووە، یەک موچە لە پێش جەژنی ڕەمەزانەوە. ئەوانش قائیدەکان هەچی داهاتی ناوخۆ سەرزەوی بنزەوی هەمووی تاڵانەکەن ئەیبەن ئەیخۆن موچەکانی خۆیان بە تەوتین کراوی سەرکردەکان لە گەورەترینیان حتا وەکو وەزیرەکان و ئەندام پەرلەمانەکان و هەر هێنان بەبێ جیاوازی موچەی خۆیان بە تەوتین کراوی ئەخەنە گیرفانیان ئەڵێن وەڵا ژیان و مردنی ئێمە وەکو ئێوە وایە. ئاخر دەکاکە ئەگەر وایە بڵێن وایە، ئەگەر واژ نییە فەرمون ئێوە بۆ چەواشە بکرێت، بۆ زوڵممان لێ بکرێت. سەرکردە کاتێ هێزی سەرکردە هێزە کە وەکو میلەتەکەی وابێ فەرموو ئەگەر ڕاستەکەن بانە بەغا بکشێنەوە، با موچە وەرنەگرن وەکو ئێمە برسی بن، وەکو ئێمە بێئاو بن، بێکارەبا بن، بێجادە و ڕێگاوبان بن، بێپارە و مەعاش بن. ئەوانە کەی سەرکردن؟ سەرکردە بێ وەک پێغەمبەر بێ، ئەبێ لە ناو خەندەقدا بێ، ئەبێ بەرد بەستیەوە ببەستێ، ئەبێ وەکو میلەتەکەی بژی. ئەو بۆ خۆی ئەڕوا موچەی خۆی وەرەگرێ لە بەغا تەوتینی کردووە ئەیخاتە گیرفانی خۆی مناڵی ژنی. سوێن بەخوای گەورە تاک تاکی ئەم میلەتی هەژارەی ئێمە کە خاوەنی ئەنفال و کیمیابارانە بەقەدەر ئەسپی سەرکردەکانی ئەوان خزمەت ناکرێ، بەقەدەر سەگ و پشیلەکانیان خزمەت ناکرێ. ئەژنێ وەڵا ژیان و مردنی ئێمە وەکو ئێوە وایە، وە کوردایەتیمان پێدەفرۆشنەوە وە خۆیان کردۆ بە سەرکردەی ئێمە وەڵێن ئێمە قایدی ئێوەی. هێزی جەماوەر لەگەڵ هێزی سەرکردەدا ئەگەر یەک بگرێ بۆ خزمەتی نەتەوە و نیشتیمان و دین و ئەخلاق ئەو کاتە گەل و نەتەوە سەر دەکەوێت. بەڵام سەرکردە ئاوا بژی و میلەت ئاوا بێ و هەمووی بێدەنگ بێ و وەکو سەماوەر سار بێتەوانێ و کەس لەسەر مافی خۆی بەجواب نەیە، ڕەبی ئەوان دەستیان خۆش بێ بۆ خاتری قورئانی عەزیم، هەزار جار پیرۆزیان بێ، هەزار جار مبارەکیان بێ. بە قوربانە ئێوە وەکیلی دوژمنن، ئەم میلەتە هەمووی بچەوسێنەوە، نە ئاو نە کارەبا نە مەعاش نەیان دەنێ، زیندە بە شاڵیشیان کە وەکو کردوویتانە. میلەت نابێ ئاوا بێ. بۆ ئەوەیە ئەم قسانەتان بۆکەم من ئەمە مەسئولیەتی دنیایی و قیامەتی خۆم من ئەدایەکەم، واجبی سەرشانی خۆم لەسەر ئەم منبەرەی پێغەمبەر من ئەدام کردووە بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەتە کەس گلەی نەکا بڵێ کەسێک نەبوو ئەلەیسە منکم ڕەجوڵ ڕەشید، پیاوێکی ڕەشیدتان تێدا نەبوو دوو قسەی حەق بکا و حەق و بەتاڵتان بۆ لێک جاکاتەوە. ئەگەر ناگەر هێزی جەماوەر هەبێ ئێستا ئێمە داواکاری گشتیمان هەیە. ئەم هەموو حاکمە، ئەم هەموو مامۆستای جامیعە، ئەم هەموو دکتۆرە، ئەم هەموو مهندیسە، ئەم هەموو زانای ئاینیە، ئەم هەموو مامۆستای مەکتەبە، ئەم هەموو سەرمایەدارە، ئەم هەموو عەشایرە، ئەم هەموو ڕێز عەشرەتە، ئەو هەموو خەڵکە بە هەموو چین و توێژەکاری، ئەو هەموو تەلەبە ئەگەر هەمووی یەک بگرێ